بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشحاڵم کە ئێوارەیەکی تر بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە بینەرانی خۆشەویست. هیوادارم تاعات و عیبادەتی مانجی ڕەمەزانتان لێ قبوڵ بێ. خوای پەروەردگار ڕەنج بە خەسارمان نەکا واتە لە کۆتاییە خوا نەخواستە بەس ماندووبوونەکەمان بۆ بمێنێتەوە. ئینشاءڵڵا هەمومان ئاگامان لەوە بێ کە چۆن بە ڕۆژووە بین واروەها ڕۆژوو چی لەسەرمان پێویستەکە بۆی بە شێوەیەکی دروست ئەنجامی بین. تەمەناوەکەم کە ئینشاءڵڵا تەندروستێکی باشتان هەبێ و ڕەمەزان بوو بێ بە هۆکاری ئەوەی کە ئەگەر ئێچێک تەندروستیشی ئەندازەیەک خراپ بێ ئینشاءڵڵا خوای گەورە مۆفەقی کە و تەندروستی باش بێ و ئەوانەشی کە خەریکی ئیشوکارن خوای پەروەردگار وەرەی زیاتریان پێ بدا چونکە با بزانین مانجی ڕەمەزان مانجی تەمەڵی و تەوەزەلیش نییە بێ ئیشی تیا بکەین واروەها نابێ بیر لەوە بکەینەوە بەس پاڵی لێبینەوە چونکە باب و باپیرانی ئێمە لەگەڵیا بە ڕۆژوش بوون و ئیشوکاری خۆشیان کردووە واتە لە ڕەمەزانە ناکرێ ژیان ڕابوەستێ. خوای گەورە هەموو لایەکمان مەفەقکە چ ئێوە ئەوانی کە خەریکی وشوکارن و ئێمەش کە خەریکی کاری میدیاین کارەکە ئێمەش ئینشاءڵڵا بۆ ئەوەیە کە ئێوەی خۆشەویست دڵخۆشکە ئەم دڵخۆشێژ ئینشاءڵڵا بۆ ئێمە عیبادەتە. تەمەناوەکەین داوەتان لێکەین کە دوعای خێرمان بۆ بکەن دوعای مۆفەقیمان بۆ بکەن ڕەمەزانێک بەرینە سەر هەمومان کە لە کۆتاییە خوای پەروەردگارمان لە خۆمان ڕازی کرد بێ. فەرموون ئەمڕۆ لە دەفەری شارە زوور لە گوندی کانی پانکا بین. فەرموون لەگەڵمان بن. کاک حاجی سەلام عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە ئەم ئێوارەیە هاتوونە خزمەتیەوە. بەخێر بن سەر چاو بەخێر بن. کاک حاجی جەنابەت تەمەنت چەنە؟ ئیشەڵا تەمەنت باقیە بێ. 73 ساڵ عەرزم کردی 73 ساڵم. 73 ساڵ. با بزانین لەو 73 ساڵە بەبیرت دێ چەند جار بە ڕۆژوو بووی؟ وەڵایی بەبیرم نایێت. بەبیرم نایە بەس ئەوەی فامیمەوە ئاوزاومێ بە ڕۆژێ بووم. باشە با پرسیارێکیکە بکەین. ئەی بەبیرت دێ چەند جار لە هاوینا بە ڕۆژوو بوو؟ وەڵایی و ئەزان 3 جار. و ئەزان 3 جار سەفرەیە پێش ئەوەی دێ بڕوخێت دێ ڕوخانەکە ئەوە بەهار و بژار ترۆزیمەکە بە ڕۆژێ بووم تێگەیتی ئیسەری وەسە وەختی بژار ترۆزی هەست بە ڕۆژێ و ساڵاتی هەر عینە 3 جارمە بیرتەوە ئەزان 3 جار. با بزانین ڕۆژووی ئەو کاتە زەحمەتتر بوویایی ئێستا؟ وەڵایی ئیسە وەسایل هەیە ئەو وەختە زەحمەت ئیسە وەسایل فێنکەرەوە هەیە و خەڵک ڕاحەتە و خەڵک شتی ها بەدەستەوەکە ئەو وەختە خەڵک بە پێ ئەڕۆژ و بە ئیشیە کرد ئیسە وەسایل کەم بۆ وەختە وەڵایی ئیسە ڕاحەتە ڕۆژی ئیسە. جاران خەڵک ئیشیە کرد نەیەتوانی لە مانجی ڕەمەزانە دابنیشێ و هاڵە لە سای سێبەرە دابنیشێ و بێ ئیش و بێکار بێ خەڵک ئەو کاتە ئازاتر بوو. با بزانین تۆ لە کاتی ڕۆژوو بڵێن کە بە ڕۆژوو بوویت ئیشت کردووە یعنی وا بووە کە مەسەلەن بۆ من بە ئیش ناردی کەس بە بێ ئیش ناردی ئەم نیاز و نیعمەت و خواردن و شتە ئیسایە وەختە ئەو بەو شێوە نەوە لاوەڵەوە. با بزانین ئەو ئیشانەی کە کردوتانەوە قورس بووە لە ڕەمەزانەوە کوچی بووە؟ وەڵایی درۆمان کردە بەس خۆم درۆم نەکردەوە ڕۆژم با بزانێ با نەوە قالبی وە ڕۆژیم لەبەرەوە بە ئیخمازی بیانەکەم. خەڵکم دیە من بە مەکینەوە جەنجەر گێرەی سروتم کردێ وەرد و پەڕەوناوی کردە من گەنج بووم وەڵایی من وە ڕۆژنەوە ئەو بە ڕۆژە و هەل لە تۆ داخەری وەخنگا بە ڕۆژە و دەی بەخوا فەقیر حاڵیش و وەڵای ئەم هەمگەوە سفرەی ئەڕازێتە وەڵای ئەوە نەبوو بە قورئان و بەس خواردنەکەی وەختە ساحیتر و خەڵکەکە ساق و با بزانین خواردنەکانی کە ئەو کاتە گرنجیان پێدا بۆ پارشێ مەسەلەن بۆ نمونە بۆ بەربانگ چی بوون؟ وڵی پارتیاوان بە زۆری نان و ماسمانە خواوی ئەمان و تینیمان نایە نانماتی بادەشە و خورما و ڕۆن و هێلکەوڕن بەس ئەوی لە فەستە سوسانەکانە لە هاوینەکان لە نان و ماس زیاتر من یەکیان خۆم نەمێرای بخۆم و لە تی ناخنکێم. حەجی لە هەندێک شوێن بە تەپڵ و ئەوانە خەڵک هەڵەسا بۆ پارشێوە ئەوە قوربان مەلانە و ئەو وەختە مەلا زۆر کەم و ئەوە خەڵک تەپڵی لێدا ئێتر تەپڵی پارچەیان لێدا ئەو وەختە وا بوو نەوەڵی تا ماشەڵڵا مەلا زۆرە
ئەرە وەڵا بەرسم جەناب دەڵێ من تەپڵیم لێیاوە تەپڵ مەمەسەدەوە ئەو کاتە مناڵ بووی گەنج بووی بە ڕۆژوە بووی بەێ بە ڕۆژ من داشادووە کە پام کردو تایسە چون هەر ڕۆژم بە خواردو نارم نم خوارد خواردو منیم خواردووە بەڵام شکو نامێت نەبوو لە ئینی خی گەورە گرتومە ئێستا بەچی ئیش و کارێکەوە مەشغوڵ ساکی ئیشکارێکم ێساقی تەنکەر بووم ترێنم پێ سەر نەماوە ئیشکەنەما بخم داش ماڵ و بێکار بە تەمای هەر مانگە ڕەمەزانەکەت بە کاملیدا ئاوا بدەم دەوڵەمەند بە بەقای الحەمدولله ئینشەڵڵا هەر کاتی فەقیری بووم کەس دەوڵەمەندتر من باش بۆش لەخوا بەجاو ئەمانە زان خزمام هەمیانە زان کای پاکی لە هەموو کەس دەوڵەمەندتر بووم کە فەقیریش بێتم هەموو کەسێک مەسەلەن یادەوەرێکی لەوانەیە ئەندازەیەک خۆش یان ناخۆشی هەبێ لەگەڵ مانجە ڕەمەزانە بابزانین جاری وا هەبووە کەسێک مەسەڵەن درێوی کردووە هەرگیز لە بیری ناچێتەوەڵە خەری بۆ بخن چەم لە تونوە بابزانم تۆ ڕەمەزانێک بە ڕۆژوو بووی کە ئاوا لە بیرت نەچێتەوە قەت بێتاقەت نەبوو شوای قوسم نەکردو من تا بێتاقەت منی هەلە ماڵدانی کە بە ڕۆژ نەچم بۆی شوێنێ ئیشم نەکردووە سەجا ڕۆژ گونا هەبرەی بە ڕۆژ چکە ئێوارە وڵای بە زۆر ئەوم خواردو تیم نەبوو برسیم نەبوو هەر گونا هەبرێن بە ڕۆژ بوو ساڵانە درەوی دەڕاستەمەکە هەتا ئێوەرەونا ئەو جارڕ ئەسوەڕامەوە لە تینە خەریک و ئەخنگان باز سەرم فێنکە کردوە جار سێ تەرمەداوە سەرمان نێش مەشکان سای دەڕاستەکەی مامە حەجەتی ئەخنگەی بیشکەنە مەڵی نەشکێن دەڕاستەم گێڕا هەتا وەقەی درە و دازیلاک بوو بە تایبەتی تەپو تۆزەکەی زۆر ناخۆشە ئەرە بەخوا نەمشکانە خوای زان بابزانین باسی جەنجەڕی کرد بابزانین وەختی خۆی کاتی خۆی جەنجەڕی شەبوو ئەبەر مەکینەمان بوو چینەیە بە وڵات مەکینە سعاتی بە دینارێ دە سعادیشمانەکەی دە دینارەکە زۆر و بیست نەرمانگایەک دەستان ئەو وەختە ئەوە بوو ناوڵا مەکینەوە جەنجەر گێرەشمان کردەوە گاگێرە بەسمەوە بوو گاجێرە هەبوو لەگەڵی شاد لە هەندێک شوێن بە ئێستر و ئەوانە جەنجەڕەکانە خستە لە ئێسترە خست وەگاگێرە ئێمە چیفە لە ئەزمان بوو وەدا درەومانەکرد و کەڕۆڕەشکە ئەیونێمان کێشا ئینجاکە وەگاگێرە ماوکدا شەنمانەکرد کاکەمانە بردەماکردە کەیان خەلەکەی لەسەر خەرمانەکەمان کردە هۆ ڕۆمان بردمان کردە چاڵەجێکمان لە جیاو وایە بە ڕەشکاتان هێنایەوە بە ڕەشکەمان هێناوەرە وەڵا ڕشکە هەبوو مەسەرەن یەک سەری بوو یەکسەری بوو هەش تایە ئەوە بۆ شارباردێر هاتن کیانەکردی بە دووتایەکە لیانە لە برۆ لێرە بۆ شارباردێر دەستی پێوە نەگرن بەدەما ڕشکە یەکسەریەکە ئێمە کۆژمان بێگەرە دەستمان پێوەگرت زۆر جار لەو دیانەی شارباژێر کە ئەچین بەرناماکەین ئەڵێن زۆر جار بۆ هەندێک وەسایل هاتوون بۆم دەوری کان و پانکەیە بۆشت دەستکەوتن و جاری وایە بۆ ساخکردنەوەی ترێ و ئەوانە بابزانین هیچ چینەکرد بەبیێتەوە لەگەڵ ئەوانە بەڵێ خۆم ترێم لێ کڕین بە خەلە ئەمفرۆر های ترێیانەکە گاگە اینجا هەر ماڵێک لە بشابارێ ترێنە بۆ نانینە و فەقیرە خەڵک فەقیر و وەگیسەنە ماشەڵازە هەمی فساح و بێلا و دەوڵەمەن و سەروەت و سیارەیە بەخوا وەکەر هاتن ئەچین بە قەراغ هەتا گەرمیانە ڕۆژن بە تێفرۆژن لەبەرەوە ئەنداوە خەلەوەی ئەم بردۆ لێیان خوا کاک حاجی جاران شتێک کە ئەمفرۆش یان هەیە نەکران گوت سەر یان یەک و دوو یان سەر بەسەر و یەک بە دوو مەبەستیان چی یان دوو ئەوەنە خەلە ئەوەنێترێ سەر بەسەری کێشانەکە ئەم تیرەگە و گەنمەکەەوە یەک سەر بەسەر ئەویشیان خەلەکەی سەرەتا بپرسم دوکانداری خۆشیان ناخۆش والله ناخۆشە خۆ ناخۆشە مەجای جوو نایڵێت جگە لە مەجالەکە تۆ ئەم ئەنواعی شتیشت داناوە بەڵێ وادانا ئارە لەخوا بەزیاوە عملکردن لەگەڵ ئەم شتە وڵا باشم لەخوا بەزیاوێ زۆر ئارە وڵا لەخوا بەزیاوێ لەنەوە شش لیرە الحەمدولله بابزانم دوکانداری قەرز و قۆڵی تێکەوێ ئەرە وڵا چاک و خراپی تێکەوێرە وڵا جاری وای خەرزەکەش دارە وڵا جاری وایش فەوتێت بەدوێ هاوکاری خەڵکی بکەیت دوکانێکی ئاوا ئەبێ لە بەیانی سعات چەنەوە دوکانداری وڵی لە سەعات شەشی بەیانی وکەینەوە ئەرە وڵا تۆ ئەو شتانە بەعزێک چیە بێتە ژوورەوە ئەرە وڵای بێنێت لە بەیانی ئەرە وڵا کەس هاوکارت لەگەڵ بەڵێ براکەم لەگەڵ ئەرە وڵا ئەی لەگەڵ ڕەمەزانە لەخوای گەورە بەزییا زۆر باشم زۆر ئەی بەرو بازاری ڕەمەزان چۆنە لەخوا بەزیای خراپ نییە زۆر نەوەڵا باشە لەخوا بەزییا بێت ئەرە وڵا سەرڕێگای ئێوە تا چەند ئیسفادەدان بۆ خەڵکات زۆر ئیسفادەمان هەیە بەس لە ڕوو خزمەت گوزاری دەکەمانی وەنەگرا زۆر حەج زۆر سەفر حەشمان نییە ئەم دوکانانەی کە لێرە ئەم بینی لە کانی پانکە
زۆرینەی خەڵکی ئاوایەکە خۆیان دوکانیان داناوە خود خەڵکی ئەم لاولاژ والله خەڵکی ئێسی ساقی تایە خەڵک لە سێمانی تایەتی عربەتی تایە ئارە والله چۆن ئەوانش دێن مەسەرەن ئەیکڕن یا ئیجاریەکە نا بەکرێتیان بەکرێت کەبابخانەکانی بەکرێتیان ئەو شینی خانە هەر بەکرێتیان ئەرە والله شتی کوردەواری چیت هەیە والله کەم بینی هێلکە هەیە کەشک هەیە ماز هەیە دۆ هەیە ڕۆن هەیە ئەو شتانەمان هەیە هەنگوینمان هەیە خەڵک تۆزێک ئێستا گەڕاوەتەوە بۆ شتە کوردەواریەکان ئەرە وڵا وایە گەڕاوەتەوە بڵێ هێلکەی خۆماڵی بێ کەشکە خوا ینی تا چەند بازاڕشتی خۆماڵی والله لا ئێمە باشە لەخوا بەزایرە زۆر باشە ئەرە وڵا الحەمدولله یاخوا بێ قوربان بۆکوێتی ئێستا ئەچم بۆ خوارەوە ئەچی چیەکەیت ئەچم کارتی ئینتەرنێت سیزم تێم ئەها کارتی ئەتەرنێت هەسێنی مۆزایکی بۆ جووت ناوەڵ کارتی جوود نیە کاتی جوود نییە ئەی ڕۆژانەمە چی پێەکەیت هەڵا ئاوی پێوین بۆ وڵاخ و ئیشی خۆمان پێگەن وڵاخەکان لە دوورن بەڵێ بەمە تەنکرت لێ بەسن بەڵێ باشە ئەی وڵاخەکان لە کوێن ئیسا لە ماڵم لە ماڵەوە کە بەمە ئاوی بۆ ئەبەن مەبەسم وایە دووریانە خەنەوە لە ئاوایی بەڵێ باشە چیانە دەنێ ئێستا هەر گەشتگیای خۆن بەڵێ هیچیان نادەین ناوەڵ ئێوە وڵاخە بەرزتان هەیە ڕەشە وڵاختان هەیە هەر مانگی کوردی مانگای کوردی مانگای کوردی ئەی بۆ مانگای هین ڕناگرن مانگای فرێزی و مانگای ئەم گامێش وەڵاوانە بەعمل لێمە نایە بۆ ئەوانە خزمەت وشتی زۆرگەرەکە ئەمە باشە لە خوێندنا بابزانام چی خوێندووە هەتا پێنجی سەرێتایی سەرەتایی بۆ نەتخوێندوە هۆکارەکەی چی بووە وەڵای خۆم حەزم لێنەوە تروازم یاوردە ئاوە ئەی ئیشوکار چیەکەیتەوە بە تۆ مەشغوڵە ئەڵا من و برایەکم من ڕۆژێ شوانمەوەیش ڕۆژێک کرداوە شوانیەکەن ئەی تراکتۆرەکە ئیش و کارشتی پێکەن کاتی جووت بەڵێ من و باوکمیشی پێکەین ینی جوتیاری باشی بەڵێ لێ باشە ئەی لەگەڵ ڕۆژوە چۆنی وەڵای ڕۆژوو ناگیرێ شوانی لە شوانی بەڵێ ئیمڕۆ شوانی بۆتان بەڵێ ئەو ڕۆژێکی شوان نەبێ ئەو ڕۆژێکی نۆبەت نەبێ بچی بۆ شوانی ئەو ڕۆژە لەو کابیگرم بەڵێ بەڵێ ڕۆژ ئاگریت بەڵێ سەرکەوتوو بیت خۆی گەورە محتاج و من نییە جوانە وە کەس نییە بەڵام عیبادەتێکە خی گەورە پێی خۆش من لە ماڵەکەی خۆما بەشەوە لە ماڵەکەی خۆما 15 بۆ 10 بۆ 15 ڕەمەزانە بێ ڕەنگە باوەڕ ناگەم سعاتێ بخەوم ئیتر نازام ئیتر نازام لێم وەرەگریانە بە دەرۆ لە ماڵەوە ئەو کراسەی سەر بەرماڵەکەم نییە هاشە لە ڕوتۆ کراسێکی ساختە چێتیە جوانە واتە خۆی بێت دڵ و زمان و کردەوەت هەموو یەک بێت جوانە خوا ڕاستی و ڕاستی پێ بەڵام ئێمە کە لە ژوورەوە ئەچینە ژوورەوە بڕێنکەکەین تەژبیای نێوە ئینسانەت و ئیسلامەتەکە و مریشکەوە کرد چۆن ویدەوی دەگا بە جوجەڵەکانی ئاواگەین و کە لەسەر بەرماڵەکە دەرچینە شەویرا و زەلامەنی ئەمە ئیسلام ئەوەیش بەرەڵایەکەی یەکەوە لە بەرچاو هەموو کەسە کە خەڵکەی بینی و نەوە من چارەگرێ و نەوە تۆ بابزانم تۆ لە ڕەمەزانانە مادام وایە بەرنامەیەکی تایبەتی خۆتت هەیە وادەم شەوانە کەمەخەوی بەچی بێتە سەر وڵا بە نوێژ و بە تەزبیحات و جار جار بە ئیسراحەت هیلاکەوی دانیشیت و ئابوان کاک حاجی جاران ئێمە باوکی خۆمانمانە بینی لەسەر بەرماڵ بە دەنجی بەرز بە
کۆڵ دوعاەکەن ئەدگوت ئەو دوعاە لە ناخیەوە دێ لە دڵیەوە دێ ئێستا هەست دەکەی ئەو دینداری ئەو چێژەی نەماوە و جاران نییە کارەکەی چییە؟ برای خۆ جواب بواتەوە ئیسا مەلایە کە مەلابێ مەلابێ کەس ڕوشکێن ناکە وانە مەلایە و لە قورئان تێگەیشت بێ ئیشی وەک من بێسەروبەر ناکە ئیسا دەنبەرزەکەی تۆ ژێ ملحیدە ئەوە عینەکەی ئەوەگەی ئەوە ملحیدە کوڕە خوا بگریاخوا بۆ ملحیدم وەڵام منیش وەک تۆ شادومانێنم وەک تۆ بسڵمانم ڕەنگ لە مەلاکە بسڵمان مەلاکەم معاش ئەوە سەر ترس معاش ناوێرن هیچ جەماعەتەکانمان بۆ بکەن ماڵگاوە جوانە ئەو دوعا بەڵێ ڕاستەکەی ئەو دوعا هەر چەند بە کەسکوونی ئەیان کە ئەو خەڵکەی زوو من بەبیرم تێ باوکی من ڕەمەزان بووە لە مانگی 6 و 7 ئیتر سەختترینی گەرما بووە بەخوا تا ئێوارە درەوی کردەوە بە ڕۆژوو بووە زۆر ڕاستە جا جاران کە مەشاکیلت دەبوو داپیرە حاجێک مەسەلەن بۆن منە لە ماڵەکەی بوو دوعاە کرد وا هەست دەکرێت چیتە بن دوعاکەی ئەو ئەچیتە وڵاتێکی ترۆ لە وڵاتێکەوە چیتە وڵاتێکی ترەوە بەڵێ ئەم جۆرە دینداری و ئەم جۆرە سەری لە خەڵک شێوانە سەری لە خەڵک شێوانە کاکە تۆ خوێندەیتە ئیتر آخر کۆتا خوێندەیتە منیش ئەلکوبێنم خوێندە و 100 جملە نووسە و بیست سەر کاغەزێ من دەرێمە هەربیەوە لای بسڵمانێ بۆم خوێنێتەوە بەڵام کاکە تۆ خوێنەوەریەکە تەحسیلی تێنەکردی من نوێژەکە تەحسیلی تێنەکردم کردەوەکەم و عەمەل نایە کردەوەکەم هەر زەم و فڵان کەسەوەی کرد پیسان کەسەوە با بە تۆ جازە بیتایە بوو کردایە باشە کاک حاجی باش تێشکەم بڵێ ئامۆژگارێکی ئەمە بکە ئەمە وەکو ڕێگان کارێکی خۆمان بە موسڵمان نەزانین خۆمان بە متەدەیی نەزانین خەڵکی خۆمانمان خۆشەوێ بەخوا تێک ڕای خەڵکەکەی خۆمان هەمووی بە شێوەیەکی گشتی ئێمە چی بکەین بەڕێی تۆ ئێمە چی وەڵاهی ئەوەی ڕاز بوو ئەوە بکەن ئەوەی کە زانیتان غەلەلێکیاتە گوناحتان نەگەیە تێکەڵی بوون بەکەوت ناوی ئیسلامی و ڕایگەیانی ئیسلامی وەڵاهی گوناحە تێکەڵی بیت عقوباتی منیش تێدە ملتۆ وڵا قسەکە جوان ئێمە توانین خەڵک بە هەڵەش هەبەرین چی پێڵێ من چی پێڵێم ئەڵێم ئەوەی کە ڕاز نەبوو مەیکە ئەوەی کە خراپ بوو منیش تووشەکەی ئەو کاکەی پشت کامێرە تووشەکەی یەکێتر تووشەکەی کوڕم ناڵەکەی من و تووشەکەیت ئەوە لێرا تۆ بەحرێکی وەی دوور لە تۆ بۆ خۆ دروست کرد قسەکە جوانە خێرەکە مانگی ڕەمەزانی پیرۆز کردومانە خێرە بە مانگی ڕەمەزان چییە؟ ناوساجیە ناوساجیە ئەی چۆنە ئاوا کردتان بەکانی وڵایی حەزمان لێ بوو ئاوا بوو چونکە نزیکە لە بانگەوت مەمە خێرەتەوە ئەم خێرەتان بۆ چی کردووە ئەنی نەزلەوە شتێک ناوەڵا بەس بۆ مانگی ڕەمەزان بۆی بیخۆن باشە ئێوە عادەتەن لە ڕەمەزانە چەند جاراوە خێرەکرد وڵی بپەی مەجار ئەگەر بکرێ زۆرێکی زۆر باشە مەبەستمەوەی بەس ناوساجیەکەن چونکە هەر عادەت هەیە عادەتە لە ئەکەین بە شیرینی و ئەو شتاناکەین ئەی بابزان بۆ خۆتان بەڕۆژن ئەرەوەڵە دەستان خۆش بیاخوا ئێستا من ماڵ و ماڵی ژێڕن بەڵێ بۆ خۆتان هەر دانەیەک ئەوها دەن بە ماڵەکە بەڵێ ئەگەر دوو قاپش پێدەین بە دووەم بیت ئەگەر دوو ماڵ بن لە یەک خانووە دوو ماڵ بوون ئەیدین بەوان پێم بڵێن ڕەمزانی ئەمساڵ خۆشە وڵی ڕەمزان هەر خۆشە بێ زۆر ناکە بڵێ ڕە باش شتێکی لە تۆ بپرسم بزانم تۆ ڕەمزان پێ خۆشە ئەرەوەڵە زەر خۆشە ئەگەر بڵێن ئەیکەن بە مانگونی وێک پێت خۆشە ناوەڵە هەر مانگەکە تۆتی خۆشە بابزانم لە ڕەمەزانە گرنگی بە چیە دەیت نوێبێ نوێژەکانمان بکەین و بابزانم ئێوە بەرنامەتان چیە بۆ وڵی هەرۆکۆ من کەسێک بە ڕۆژۆ بین و نوێژەکانمانەکەین و قورئانە خوێندن ئەوانە ئەی بابزانم عادەتەن ئەوانەی وەکو تەمەنی ئێوەوان زۆرە خەون بزانم ئێوە زۆرە خەون وڵی سر ئەخەوین و هەڵەسین و بزانم لە شەو ڕۆژێکە چەند ساعت خەون تقریبا لەوانەیە 18 ساعت ئەو کار باشە دەستان خۆش بێ دادەجان دەستان خۆش بێ سوپاسان نەکەینەوە ئێمەش لێمان وەرگرتن دەستان خۆش بێ و خوا خێرتان بنووسێ
تۆ منت لەکوێ بینیوە؟ لە شتانم بینەوەتم بە حەزەکەم بزانم ناوی چییە. تۆ منت لە یەک شتا نەبینیوە وانە؟ باشە ئەی بۆ حەزەکەی من ناوی من بزانی؟ بۆیە من ناوم پەیوەند عومەرە باشە لە کەناڵی ئاسمانی پەیامم لە تۆش خۆم پێ بناسێنە. منیش ناوم ئەرینە هین لێرە. ناو چییە؟ ئەرین. ئەرین لێرە یعنی لەکوێیت؟ لەکانی پاکەم. لەکانی پانکە. ئیشت چییە؟ وەڵا بۆ خۆم لەگەڵ هاوڕێکانمە یاریەکەم. یاریەکەی تووە سوڕێیتەوە؟ ئەرە وەڵا. چی یاریەکەت زۆر حەز لێیە؟ یاری ڕاکردن. ڕاکردن. تۆ لە ڕاکردنە ئازایت؟ ئەرە وەڵا. چێ شایەتی بوو؟ عەلەیکوم ئەسەلام وەرە. چێ شایەتیت بۆدا کە تۆ لە ڕاکردنە ئازایت؟ وەڵای کوا شایەتت هەیە؟ وەڵای یەک شایەتم نییە. شایەتیشت نییە؟ تۆش تۆ شایەت باوکمە. باوکت باوکە شایەتە ئاخر باوک نابێت بە شایەت ناخوا چۆن ئەبێ هاوڕێیەک شایەتی بۆ بە تۆچی؟ شایەت. تۆ شایەتی چی؟ بۆ شایەتی تۆ بۆی بێ بەولاوە شایەتی وش بۆ دای بێ بەولاوە زۆر باشە کەواتە تۆ کوڕێکی ئازایی باشە من شیرینیم هەیە بەس نابێت سەیریکەن بەس دەستی تێەکەی و دانێک دەرێنی باشە ئەجا لە ناویشە دەست ئاوا لێ ناکەی وایە یەکسەر دەسەکەیتە ناوی یەکسەر دانێک دەرێنی باشە یەکەم کەس چێ دەسەکاتە توورەکەتەوە باش من بە ئەو یەکەم دەقەی ناکە باشە بەس نابێت سەیریکەین هینیشی کەمیشی دەرمێنە وەرە با بزانم بۆچی سیانە دەرێنە؟ لاوەیە یەکسەر پیاکە دەرمێنە. خەر تۆ ئێستاوە ڕێگات بۆ هاوڕێکانیش خۆش کرد کە سێدانە دەربێنێ باشە زۆر باشە دەی باشە دەی تۆش دەریەوە بەس نابێت سەیریکەی دەی نابێ نا دەی چی ئەوە باش دانێژی کرد باشە باشە چێ پێ خۆ تۆ سەیریکە تۆ ئەوەت بەرکەوتووە ها زۆر بەرکەوتو باشە چێ حەزەکە قسە بک بۆ کەناڵی پێیان چێ قساکە ها دەی بزانم چیمان بۆ وەڵێ ئەوە کامێرەکە سەیریکە ئەبە خێر بم وێ بەخێر بن بۆ کوێ وەکانی پاکە کانی پانکە مەسەرم بۆم ناتوانانی پێمان بڵێ مەسەرەن خۆشە ناخۆشە ڕاخۆشە خۆشە بۆچی خۆشە ینی لە چوڕێکە خۆشە هەر ئەوە مەبەست ئەوەیە باخ و باخداریتان هەیە شوێنی پاسکل لێ خوڕینتان هەیە چوزانم بۆچی خۆشە لەها بۆ خۆشە پاسکی لوشتی تیارە خوڕی ڕێمان هەیە یارتێوی با قوربان سوپاس دەکەین سەلامەت بێ پیرۆزە لە هەموو مسلمانان اللهم ئامین لە کەناڵی پەیام سوپاس دەکەین سەلامەت بێ خوا مەمنونین سوپاس دەکەین ڕەمەزانی ئەم ساڵ هی ئەوەیە کە ئینسان بتوانێت ئیشیش بکات لەکانی پانکە ئیش هەیە ئەوەی کە لە ڕەمەزانانە مەسەرەن پەچی لەسەر بکەوێ ئەگەر نیکەی دوایی مەسەرەن بۆ منە کاتەکەی تێپەڕێ و ئیشەکە نەکرێت وەڵا سوپاس بۆ خۆم ڕەمەزانە ڕەمەزانێکی زۆر خۆشە کاتەکەی فێن کە ئەم ڕێ لە ئیشیش ناگرێەوە توانێت ئیشەکەش بەس بەداخەوە ئیش نییە ئیش نییە وەڵاوە ئەم کاگەیوەتە لە بێ ئیشەیە ئەسوڕێتەوە ئیشیم نییە هیچ ئیش و کارێک نییە باشە ئەو ئەرزانەی کە هەتانە ئی ئەم دەوروبەرە هەمووی دێمە یاخود بەراو ئەوانش وڵایی دێمە و بەراو تر بەشی زۆری دێمە ئەو دێمە داچێنرێ بە گەنمجۆ بەڵێ بەس بەڵێ تاقلێ لێکرێ و ترۆزی لێکرێ و نۆکی لێکرێ و ئەم شتانە لێکرێ بەڵێ باشە ئەی ئەم هاتوچۆی زۆر سەر ڕێگایەکانی پانکە تا چەند سوود لەو هاتوچۆکردن و ئەو مەسەرەن گەرم و کوڕی هاتوچۆی کە لێرە هەیە لەسەر ئەم ڕێگای هەیە چونکە کانی پانکە بەشێکی کەوتۆتە ئەو بەر و دەڕیانە باشە تا چەند سووتان لێ وەرگرتووە وەڵای ئەمەوەکو سوودمەن پێشتر کە کاتێک کەرەنتینە بوو ئەو سایقانەی مەرزی باشماخ و تەوێڵە و هەموو ئەمانە کە باریانە هێنا سوپاس بۆخوا هەر لە دوکاندارێک و هەتا گەورەترین کەس سوودمەند بوو لێ بەداخەوە ئێستا ئێرانی و تورکیە و عەرەب و ئەفغانی ئەم شتانەیە ئێستا هیچی شێک نییە ئەوە تا سایقتان کەرەکانە هەمی لە ماڵ شانی دادا و
سایقەکانی باشماخە بە هەفتەیە سەرێ دوو سەریان ئەگەر بەرکێت و نەکەیت ئەویش خۆشەنگسە. کەواتە با بپرسم بزانم تۆ پێشتر چی ئیشێکت کردووە ئێستا لەم کاتەیە بێ ئیشیت؟ بەڵام من خۆم کاتی خۆی پێشمەرگە بووم ماوەیەک فترێک وازم لێنا لەبەر هەنێک ئیشی خۆم هەم دامەزانەوە چوومەتەوە هەم پێشمەرگاتی متلەوە قەزی ئەم بێبارانست و فەلاحەت تۆزێک تۆزە ناڕە بڵێن بێبارانی کێشاوە ئەتی چاوەڕە ڕەحمی خۆی گەورەین انشاءالله. ئەگەر وا نەبوایە ئەگەر باران هەبوایە بەهارێکی تەڕ وایە تۆ ئێستا ئیشت چییە بوو؟ وەڵام من ئیسا من وەکو خۆم شخصی خۆمە بڕێ خەریکی پاکلا بووم خەریکی ترۆزی ئەبووم خەریکی نۆک ئەو شتانە ئەبووم سەون پاکلم کردو ینی لە بێبارانیە بەری نەگرتووە وشک بووە تە چاوەڕێی کەرمی خۆی گەورەین. کەواتە با بپرسیم بزانین ڕەمەزان چۆن نەگوزەرێ ئەوەی کە ڕۆیووە لە کانیپانکە خەڵک چۆن پێشوازیان لە ڕەمەزان کردووە مەبەستمانوەیە گەنج پیر مناڵ ژن حەمد و سەنا بۆ خوای گەورە بە ماڵ و بە بڵێن بە مناڵ و گەورە بچووکۆ پێشوازیان لە مانگی ڕەمەزانی پیرۆز کردو حەمد و سەنا بۆ خوای گەورە. بەرەو مزگەوتان چۆنە؟ وەڵا حەمد و سەنا بۆ خوای گەورە بەس بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان مزگەوتەکانی وا لێ کردووە کە ئیسانی هەندێک کەسێ ناتوانین بچێ بۆ مزگەوت چێ بە حەزەرەوە چێ حەزەرەوە خۆی حکومەدا یانی لەبەر تەندروستی هاوڵاتی خۆشی وا ئاکاتە بەسی تر خوای گەورە ئەم دەردەمان زوو لەسەر هەڵگرێ لە پەنای خوا بوو. اللهم ئامین اللهم ئامین. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. أخوة بخير بسم. باشا شكر سلامتي. بخير. شوێنەکەتان خۆش بوو؟ شوێنەوە خۆشم باشە وەڵا باشە زۆر باشە. باشە. سپاسی خواکەی. الحەمدولله. تۆ پێم بڵێ هەموو دەم و ئێوارێک یەنە بۆ ئێرەوە ئالێ خۆمان دانی دەمەتەقیکردن وڵات. باس و خواسەکان زۆری چین؟ هەر سەعبەت شتەقین. ڕەمەزانیشە ڕەمەزانیش تۆزە دەمی ئینسانە دەم خۆشمان بووینی وایە بێ ئەمانە خۆمان بێ وایە خۆ ئەگەر بێت و باسی زیکر و باسی قورئان خوێندن و باسی عیبادەتیش بێت چاکترە. تۆ پێم بڵێ لە کانیپانکە لەدایک بوو؟ من ناوەڵا لە زێڕ و جۆر دایک بووم. ئەی لە کەیەوە هاتیتە کانیپانکە؟ بەخوا لە بیرم نهات مناوە لە قاڵی نەوانی فی لە حاجە ڕقەو. دەی بزانم بە چیەوە مەشغوڵی لە کانیپانکە؟ ئیش و کارت چی؟ کرێکاریە زراعات و خەلەت نییە؟ نەوەڵش بەس کەرەمی خوا و تاکوتەنیای خوا گەورە و شان و باڵی خۆ ئاراوە خوا مەفەقەت کەیاخوا. ئەی بابزانم لەگەڵ ڕۆژ و لەساری خوا سپاس بۆ خوارە وەڵا ئەمە نەچەمەتا خوا وەڵا الحەمدولله شکر بۆ تۆ پێم بڵێ ئێوە عادەتێکتان هەیە بە تایبەتی ئەوانەی کە تۆزێک ڕیش سپین حەزیان لە هەندێک خواردنی تایبەتە مەسەلەن باوکی من حەزی لە ئەو شتانەی کە پێڵن سپیایی ئەوان ماست و دۆ ئەوانەکە لە مەس بازانم تۆ لە ڕەمەزانە زۆر حەزت بە چی ینی لە دۆکەم و حەزم ماسایی چاکەم ماسی چاک و ئەمانە باش ئاراوەڵە نعمەتی خوای جوان باش بۆ پارچە و ئینسان چی بخوا باشە؟ من هەر برنج ماسەم بەس خوا نەیبڕێ کورە زۆری زیاد خوا لێمان نەچارێتەوە ئەبێ سپاسی خوا بکەی برا. بابزانم جەنابەت چۆنە تۆش کڵاوزانە دەبەستەوە؟ وەڵڵای جارێ مامە بۆ ماوتە خۆ من زۆر جار پێم مەڵە نەڵم بیبەستە کەواتە منیش هێشتا زۆرم باشە خۆ سەر سپی و سپی دڵان لە پیری ناخبرێ
بەس نازانم هەرەڵەن بیبەستی باشە بیبەستی باشترە خۆی خۆ ڕەمزێکی جوانە کوردەواری ببەسی ئارەوەڵا تۆ بە تعبیرین کڵاوجامانە لەسەر نێ پێڵن سەر ڕوود ئەوە بە تعبیرن کۆمەڵاتی ناشرنەکەی نایش جەنابەت ڕێز و حورمەتت هەیە چۆنە لەگەڵ کڵاوجامان بەسەرەکان مەسەلەن بۆ نمونە حیوارتان بەیەکەوە زۆرتر حەز لە زیاترە حەزەکەی لای ڕسپێنان زیاتر دانیشت وەڵی ئەوان ئەزمموی چانەیە ئینسان توانشتیان لێ فێر ئای چۆن ئەوان ئەزمیان زیاترە باشە ئەی تۆ بەچیەوە مەشغوڵی کشت و کاڵی کشت و کاڵ چیەک گەن جۆ بانێ بەد ئینسان وشکە ساڵێ ساڵ ئەم ئەرزی دێم ئەم ئەرزی بەمین بەراویشمان هەیە بەس کەمتر ئەوە ئاوێکی باشە تا چەند سوودی هەیە بۆ کانیپان وەڵاهی بۆ کانیپان کەمتر بەس بۆ ئەم دیانەی خواردن زیاتر ینی ئێوە زەرعاتی کەمتر لەبەر بەڵێ بابزانم باشە بابزانم تۆ لەگەڵ ڕەمەزانە لەخوا بەزیای زۆر باش باشە ڕەمەزانی زۆر خۆش باشە نیشانەی باشی لەگەڵ ڕەمەزانە چی ئەوەیە کە برسی تونین نەبەیە وەڵاهی تۆزێ ڕۆژارەکەی درێژە بەزای ناونە تینی تەوێنەوە برسیت ئەیشتیان تۆزێ بێ هەواسی هەرەوەیە ینی تۆزە بێتاقەت بەزەوە بێتاقەت ئەی بابزانم تۆ لە ڕەمەزانە گرنگی بە خواردن چیە دەی خواردن وڵی ئێواران خۆشە ئێواران چاقە بەڵام لە پارچەوە منیشم بۆ ناڵێ بەخوا بەتای کەم بۆ پاخۆ پارشۆ پارێزەکەم هەرەوەی ئەرەوەڵە ئەی تۆ بابزانم لەگەڵ بەروبوومی حیوانی و ئەوانە چۆنی هەمانەوەی وڵاغداری هەیە باشە ڕەشە وڵاختان هەیە مانگایە بەڵێ باشە زۆر کەمە بینم لێرە مەسەرەن جگە لە مانگای کوردی ڕەشۆکی خۆمان هەیە مانگای فرێزی هەیە ئەو سمیت هاڵ هەیە بۆرەکە هێشت هەیە ماڵە کەم دەرێکا خەڵک کەمتر بەزیسا ئەم دیانە خواتر زیاتر دەرێکە پێچێت تۆ هیوایەتت وڵات کوشت و کاڵی وڵاق و کوردە هەمووی خۆی جۆکەروی خۆی مڕۆ ئەی بابزانم ئێوەی گەنج لە ڕەمەزانە چیەکە وڵای لە ڕەمەزانە درێت تاوەکو خەوگە خەوینەوەی داکاتی خەویش نەما نیوەڕوانە یا ڕستی و خۆ مەژۆرگەم باید ئیش کارێکی بۆ دو ئیش کاری خۆتاوە باشە ینی کەواتە تۆ چەند ساعت ڕەمەزانە وڵای داتووە شەو کەسی ناقەیە تاوەکو سعات یان زۆ ناوە خەوی ڕسی نوێژ خۆتەبێت ئیش هەبێت چی دا ئیشتا ئیش نەبێت بۆ خۆ دەماڵدانیشین فەیسبوک و موبایل و ئەنتەرنێتەرەوان ئەی باشە بابزانم تۆ چەند سعات بە شاشەوە بەسمە بە موبایلەکە تۆ مەشغوڵە وڵای بەپێی مەزاجە جاروایە مەزاج نییە ناژی بەلای موبایل باشە ئێستا مۆبایلەکەشە توانی سوودی زۆری لێ وەربگری بە تایبەت ئێستا مەسەرم بۆن منە ڕەمەزانە توانی ئەم هەموو قاری دەنخۆشە هەیە توانی ئەم هەموو شتی زۆر باشی تایە تۆ تا چەند سوودەوە وڵی ڕەمەزانی ئەکسەرێتی خەڵک لە ڕەمەزان هایدووە پێی نەکایە فەسڵەکانە لە ڕەمەزانە گشتی زگاتە قورعان و دای ڕەمەزانی سار دەبێتەوە خەڵک ئەیتر بەپێی کاتەکە و بینی مەجای نەکایتر من هەر لە دوورەوە کە سەیری جەنابەتم کرد وتم لەوە چێ سایق تراکتۆر بێ سایق تراکتۆریمان کردویسە لۆریمان پێ دەمەرزی باشما خۆی تەخەوی زەرعات و فەلاعاتی و هەرشتان بیستم لە گلەیەکە بوو لەوەی ئاگوت ئێستا زۆرینەی خەڵکەکە وەستاوە ئیش و کارەکە زۆر کەمە وڵی خەڵک حیزنەوە فەلاعاتە و ئیمساڵ وشکە ساڵیە بەسمەوەی مەرزەکەش ئەزانم ئێوە لۆری و گەڵا بۆ ئەوانەتان هەیە ئاگوت ئێستا نازانم ئیشی مەرزەکەش ئەوە وڵا کەس بووە هیچ کەس بووە هەلا هەموو وینەگە کەس بووە تاوەکۆ دە 12 ڕۆژە بۆ جنوب بارە ڕات 5 ڕۆژی تر ئەوەش نامێن هەلەکە بەپێی فەسڵەکانی لە زوزانە تۆزێک مەرز باشە دوای بۆ هاوینوانە هیچ نامێنێت بەربوومی ناوخۆ پێگەشت ئەویش نامی مەرز نامێنە و کزەکە سلام علیکم حاجی چۆنی باشی 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 سلام علیکم باشی باشی ئەوە خەریکی چی بووی ئەوە بەتەما چی ئای ماشەڵڵا حاجی سلام علیکم چۆنی
باشی وەزع چۆنە ئەستایی خوای گەورەوە من هەرەمەیە خوا سەرمان خاپ تۆ بابزانم لەگەڵ عیبادەت و شتەکان تا چۆنی لە مناڵی مۆتای سەر عیبادەتەکەم شکری ئێستا بۆ ڕۆژەکان چۆنی باش وەزت باشە شکوێ ئایسەکە ئەو چێستەی لە ناخوا ئەو کتەکان تۆ پێم بڵێ ئێستا تۆ بۆ خۆت خواردنوشت دروستەکەی چێژ لێنێ ئەی کێ ما ئەم ماڵە ماڵی خۆم حوشە ماڵی خۆم ماشەڵڵا وەڵا زۆر خۆشە ماشەڵڵا ئەی مامۆستاییان باشە الحەمدولله شکر شکر بۆ خوا ئەزانم هەر یەک مامۆستا هەیە ئەزانم تێ یەکەم یەکسەر ڕاستە تۆ پێم بڵێ تۆ لێرە لەدایک بووی یا لە شوێنی ترەوە لە پێنجێن لەدایک لە پێنجێن لەدایک بەڵێ ئەی چۆن هاتوو وێرە نسیب بوو چارە نووس دە تۆ پێم بڵێ چەند ساڵە لێرەی لە کانیپال ئەمری دوام لێرە تۆ پێم بڵێ بزانم قەدیم ئیشی چیت کردووە لێرە حەتی ئیشە لەم ئەردی خۆ ئەمە ئەردی خۆمانە هەتا سەرەوە ئیشتیا کردووی ماڵمان لەسەر کانی و ئاوەکەیە بەڵێ لە خوارێ ێزان ئەی چۆن هاتووی ئێرە ئەوتا هاتوو ماڵی ئەو ماڵی کوڕمەوە هاتوومەتە ئێرە و هاتوومەتە پاڵی کوڕێترمەیە لە کەلارەوە ئەیکێکیشمها لە سلێمانی ماشەڵڵا ئەو کوڕەکەیەتی ڕاستە فەرمی ڕاستە فەرمی تۆ پێم بڵێ تۆ تۆسێ باسی قەدیمم بۆ بکە با بزانم وەختی خۆی کورە منە لە فلیم هینی ڕۆژتارە کەس قسەکەی لەگەڵ ژن و وڵاخ و هینا من ئەڵێم ئەی خوا ئەمری دێشکە دوعای خێر بۆ کێزانم ئەرێ بخوا خوا لێ ڕازی بێ سوپاس دەکەم لەگەڵ ئێوە خوا پشتیوانی ئیسلام بێ منەوە اللهم ئامین کا بەخاتی ئەم تەنی مەغریب بەخوا سەرکردمانی ئامین یا ڕەبی با بزانم لە کوڕەکان ڕازی لە مناڵەکان ڕازی ئەرە وەڵڵا لە گشتیان ڕازیم داخوا ئەمریان درێژکە لەگەڵ ئێوە جارە زۆرترین هەر حاجی علی ئینشاءڵڵا سەدەقەی جاریە خواکەی دەستی بە باڵیۆ بێ بە حەیاتم دڵی نێشانم علی خوا پشتیوانی بێ عوسمان ئەوەتە لە پاڵما خوانەی بڕێ ئەزا دڵێشان بێ ئەیە دەستما چەگادایەکیان خوا دڵی نێشێ خوا بێوەیان کە لەگەڵ ئێوە ئیشەڵڵا پێم بڵێ بزانم زرعات چیت کردووە قەدیم ئێستا نا بەمەسم زرعات مەسەنن لۆکە مەرە زەمانە کرد حەتی سەمان کرد خۆسا ڕۆڵە بازار شت نەبوو ئێمە بچێشت بکڕی لێم ئازی خۆمانە پیاوی قەدیم زۆرتر چیانە خوارد دوای نەوانە خوارد ترخێنەوانە خوارد ڕۆنی کەشک و ڕۆنی خۆمانمانە خوارد یە حیوانی خۆمان ئەی ڕەمەزانان بە چی خەبەرتانە بۆ بانگمانە لەسەر ئاوەکە مزگەوتە ئەزانم ئەو قەدیمیشە بەس کەڵک بوو بەرد بوو حالەوێت بانیە داوێ مەش بە هینمانە کرد باسیۆمانە کرد باشە جاران بە تەکید لە سەرچاوەکەەوە بە سۆندە ئاویان نایهێنا جاری وایە بوو بە گۆزە یا بە تەنەکەتان بردەوە بە تەنەکە و بە گۆزە ئەمانێ ناوە ئەرەوە ئێمە لە کەسەر کە ئاوەکە بوو ئەگەر خەزایلم دائیسە بەچی سەبیر باشە تۆ پێم بڵێ ئێرە خۆشتریا خوارێ ئێرە خۆش باشە ئەی ئەگەر کوڕەکان بازێکیان لە شارن و ئەیچ لە کەلارەوە ئەیچ لە سلێمانیە و چۆنە ناچی بۆ لایەن بۆ ئەوێ باشە چۆن نەچم خۆ منە تام خانمە و کوڕە زامێت یا بوو 6 مانگ من لە ماڵ عەلی بوو بەخوا باشە ئەی حەزر لێرە یا حەزر لە شار ئێستا هەر حەزم لە ماڵەکەی خۆمە ماڵم جیا نەبوو لەوێ هەموو عەلی ماڵم بۆ جیاکەرە خۆیە خۆست وتم من حەز لە جیایەکەم خۆڕۆڵە ناڵێم ئێوە خراپن من هەر خۆم حەز بە جیایەکەم ئێستا تام جیامی تر ئەوە کوڕمەوەڕەزان خوانێ بڕەوە ماڵی کوڕەزان ئەکە بۆ خۆم جیام و دانیشتوم و شکر عیبادەتەکانت پێکرێوانە گەورە بە جیان گەورە سەلامەتت کایشەڵا دوعای خێریش بۆ دایکم ماوە دایکم نەماوە بەڕەبی خوا عەفوک ئەی باوکم ماوە خوا بێەوەی کە خوا ئیمانی بداتەوە خوا ئێوەی لێ نەچێت وەڵای ئێمە پێویستمان بە دوعای خێری وەکو جەنابەت هەیە پەیوەردگیان گوێمانەتە خوا لێ ڕازی بێ سوپاس دەکەین لەگەڵ تۆ دەست ماچەکەین من هەمووتان ئەولا خوا لێ ڕازی بێ دادا درەخشان سەلام عەلەیکم سەلام سپاس دەکەین ڕۆژ و تاعاتیشت لە یاخوا بێوەی لەگەڵ ئێوە ئینشەڵڵا سپاس دەکەین تۆ پێم بڵێ حتمما مانگا و ڕەشە وڵاتان هەیە چیەکەی ینی چۆن پیانۆ مەشغوڵە بی
وەڵای تر ڕۆژانە ئەیان دۆشم و بەیانی زوو ئێواران ئەیان دۆشم و تر مەشکەژەنم و تۆ پێم بڵێ مەشک تۆ بەس ئەو مەشکانە نەبێت کە کارەبا یەقەی ناکرد ئەدا ناتوانم دەستمیش ئیش ناکەس بەدەست بیژەنیا ئەلەو مەشکێت هەبوو وەختی خۆی بەڵێ نەوەڵای چرم دایکم ناوەڵایتر لە زمانی ئێمەوە نەماوە وازانم ئێوە مانگاکانشتان دوور ناخەنەوە ناوەڵە هەرا لەم ناوە شوانیان ناوێ و نانبێت وەڵا تەلبە ناوی هەراوەڵە ئاومان بۆ دابین کردوون لەوێ ئاوتر بە خۆیانە لەوە ڕێن ئێوەرانیان هێنمەوە چەندە دڵت خۆشە بە بوونی مانگاکە گورە وەڵا ئەوەم خۆشەوە نەبێتەوە ناویان نییە ناو لێنە ناوە بەرەوەڵا بۆرە و تاڵە و مارۆ هەروایە خۆی بابزانم چی بە شیرەکان ناڵێم ئەیکەم بە ماس دوایەکەم بە دۆ ئەیژەنم ماسەکە پەنیری لێ دروستەکەم جا نیوەی دۆکە هەڵەیەنم ئەیکەم بە کەش ئیتر ئاوا ماسی لێکەم و دۆ ئیتر ئەوانەیە باشە با پرسیاری کەشک بکەم بازە کەشکێکە بینی زۆر سپیە بازێکیشە بینی مەی لەو سەردە ئەو زەردە دۆکەی زۆر کوڵاوە زیاوە کوڵێ فەرقی نییە بۆ حیوانی ورد و ڕەشەوە ئاوەڵا ئەبێت تۆزێ ئەوە هاتە سەر لەسەر ئاگرەکە ئیتر داینیت بە ئیسراحەتی خۆی سار دەبێت و دوایەکی بە تورەکەی خەڵ باشە باوکی مناڵەکان زیاتر حەزی لە پەنیرە لە دۆیە لە دۆیە وەڵایتر لە ماسیدا بەدەستی خۆتان بیکەن ئێوەش ئارەوەڵا پاکوتەمیزەکەم ئەوە پاکوتەمیزە حەزەکەی بێت دەستان خۆش بێ یاخوا بابزانم لەگەڵ عیبادەتی مانجی ڕەمەزانە چۆن وا بەزێ ئەیمانی شکر بەخوا شکر بەخوا باشە تۆ خۆت چێش دروستەکە یا مناڵەکانێک خۆم دروستەکەم و بەس ئیسا کچێکمانە لە ماڵەوە گەر لە ماڵەوە بێ دروستێکە لە ماڵی شۆ نەبێ خۆم بەتەنچیت خواردنی ڕەمەزان تۆزە ئیتیمامی زۆرتری دەبێت ینی دەبێ زووتر دەست پێ بکەی جا سفرە داخراوە حازر ناژڕۆنەوە بێت دەربانکەنەوە سپاس دەکەین هایتە سفرە داخراوە منەتی نییە سپاس دەکەین خۆشحاڵ بووین دەست بەس ساقەڵ یاخوا بەخێر بەڵە خۆشەویستان بەم شەوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم ئێوارێشمان لە گوندیکانی پانکە بەو هیوایی بە دڵتان بوو بێت لە کۆتاییشا زۆر سوپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کە سپۆنسەری بەرنامەکە کردین تاکو بێگەشتنەوەیکی دیکە و ئێوارانێکی دیکەی ڕەمەزان بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان